بینەرانی کەناڵی بیکەیفۆ سڵاوتان لێبێ دەمانەوێت پێتان ڕابگەێنین کە گورگەکەی ڕانیا شەڕێکی ڕوبەڕووبوونەوەیەکی زۆر باشی هەیە لەگەڵ کەسێکدا کە یاری بۆ کسێنە و بەبێ دەستکێشیش بۆ ئەوەی ئێوە بتوانن سەپۆرتی ئەو کوڕە بکەن وەکو کوردێک کە لە شاری ماچستەر ئەم ڕوبەڕووبوونەوەیە ساز دەکات. ئێوەی خۆشەویست دەتوانن لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنەوە کە لە خوارەوە ئەنووسرێ پەیوەندی بکەن بۆ کڕینی تکت و ئەم شەڕەش هەڤەی 6 2023 لە شاری ماچستەر. ئەم گەنجە یەکێکە لەو گەنجانەی کە دەمانەوێت بڵین یەکێکە لەو گەنجە بەتوانایانی کە زۆر شەڕی کردووە سەرکەوتنی بەدەستێنا و تا ئێستا وەتەنانەت لە دوایین شەڕیدا لە دەقەی یاخود لە چرکەی حوتەمە کەسێکی بێهۆش کرد کە ئەمەش سەرکەوتنێکی گەورەیە بۆ کورد. ئێوەی خۆشەویست دەتوانن پەیوەندی بکەن بەو ژمارە تەلەفۆنەوە تکایە زوو پەیوەندی بکەن لەبەرەوەی کورسیەکان تەنها چەندانەیەکە وە کاتژمێر 6 ئێوارەش دەست پێیەکە ڕۆژی هەڤەی 6 کە دەتوانن جگە لە یاریە چەندین یاری کەش ببینن کامەش مای دڵخۆشکەری و پشتیوانیەکە بۆ ئەو کوردەی کە شەڕێکی گەورە ساز دەکات و ئێوەی خۆشەویستیش تەنها بە کڕینی بلیتێک تەنها بە بەشداریتان لەو مەڕاستیمە دەبنە هۆی ئەوەی پشتیوانی برا کوردەکەتان بکەن پشتیوانی ئەو کەسە بکەن کە دەبێتە پاڵەوانی کورد کە وردە خەڵکانێکی زۆر ڕویان لە یاری بۆکسێن کردووە کە ئەم یاریە یەکەمین کوردە لە بەریتانیا کە بەشدار دەبێت لەم یاریە بەبێ دەستکێش کامەژ ڕوبەڕووبوونەوەیەکی زۆر تایبەتە. هیوادارین گورگەکەی ڕانیا ببێتە سەرمەشقی هەموو ئەو یاریە گەورانی کە لە بەریتانیا ئەکرێت و سەری کورد و هەموو کوردستانیان بەرزکاتەوە. ئیشەڵا چاوەڕێتانەکەین هەڤەی 6 لە شاری ماچستەر تکایە پەیوەندیکەن بەو ژمارە تەلەفۆنەی کە لە خوارەوە دای ئەنین و ئێستا لە بەردەمتانایە و پەیوەندی پێوەکەن بۆ وەرگرتنی تکت تکایە. سپاستانەکەین کاتێکی خۆش بۆیە. کەناڵی BK4 کورد لە هەر کوێ بێ کەناڵی BK4 لەوەیە کەناڵی BK4